قسە باسەکەم لە سەرێکێک لە فێستیڤاڵێکی تایبەت و جیاواز فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی پانتۆمایم کە وا بڕیارە لە پایتەختی ڕۆشنبیری لە شاری سلێمانی ساز بکرێکە فێستیڤاڵێکی تایبەتە بە ژانرای شانۆی پانتۆمایم کە یەکێکە لە شێوازەکانی شانۆوە بۆ گەیاندنی پەیام و ئەو ئامانجەوە ئەوەی کە لە نێو دەقی شانۆیەکەیە بە شێوازی جوڵە و بە بێ و تا ئەگەنرێتە بینەرەوە شێوازێکی تایبەت و با بڵین پێویستی با جوڵە و ئەکتینی بەتوانە هەیە تا بتوانرێت ئەم شێوازە بەرجەستە بکات لەسەر شانۆوە بگەێنێتە بینەران ئەمە هەر لە دەستپێکی دروستبوونی شانۆوە لەلایەن گریکەکانەوە هەبوو وە کاری لەسەر کراوە و دواتر بڵاوبۆتەوە بە سەرانسەری گیانە و بەپێی قۆناغەکان و گۆڕانکاریەکانی سەردەم ئەمیش گۆڕانکاری بەسەرداهاتوو بەرەو پێشچوونی بەرەو خۆ بینیوە بۆیە بەشێکە لە پێکهاتی شانۆ و هەمیشە گرنگی پێدرێت لەلایەن هونەرمەندانی شانۆ و شانۆکارانەوە لە ئێستاشدا وابرارە فێستیڤاڵێکی نێودەوڵەتی لە نێو شاری سلێمانیا بە بەشداری چەندین وڵات ساز بکرێت. کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد بە هاوکاری تیپی شانۆی دیالە و ماڵی شانۆ لە یەکێتی گشتی ئەدیبان و نووسەرانی عێراق فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی پانتۆمایم سازەکات با دروشمی شانۆ لێکمان نزیکاکاتەوە بۆ خولی مەحێدین زەنگەنە لە ڕۆژانی 7 و 8 و 9 یانزەی 2021 لە شاری سلێمانی تی بە بەشداربووەکانیش بریتین لە لیبیا، تونس، ئەردەن، ئێران، سلێمانی، بەسڕە، بابل، دیالە، نەجەف.